سەنتەری نیشتمانی بۆ ئاسایشی ئەلکترۆنی لە بریتانیا ڕایگەیان کە هاکەرە رووسیەکان هەوڵی هاکردنی ڕێکخراوەکانی بریتانیا و ئەمریکا و کانەدایان داوە کە لەسەر دۆزینەوەی ڤاکسینی کۆڤید-19 کار دەکەن. ئەم سەنتەرە دەڵێت کە گروپێکی هاکەر بە ناوی APT29 کە بە ناوەکانی ورچی حەسێنەرەوە و میر ناسراون بە مەبەستی دزینی زانیاریەکان لەبارەی دروستکردنی ڤاکسێنەکەوە هێرشیان کردووەتە سەر ئەم ڕێکخراوانە. شارەزایان هەروەها دەڵێن کە ئەم گروپە پەیوەندیان بە حکوومەتی رووسیاوە هەیە. This group in particular has been known for doing covert. ئەم گروپە بە تایبەت بەهۆی سیخوڕیانیهێنی و شارەوەکانیانەوە بەناوبانگن. ئەو شوێنانەی زیاتر دەکرێنە ئامانجی ئەم هێرشانە بریتین لە وەزارەتی دەرەوە کۆشکی سپی و هەروەها کۆنگرەی نیشتیمانی دیموکرات. ئەم گروپە لێزانترین گروپین بۆ کاری سیخوڕی و هاکردن. رووسیا تۆمەتەکان ڕەت دەکاتەوە و دیمیتری پەسکۆڤ وەتەبێژی سەرۆکی رووسیا دەڵێت کە ئێمە ئەم ئیدعانە ڕەت دەکەینەوە و نازانین چی لایەنێک هەوڵی هاکردنی دامەزراوەکانی بریتانیای داوە. ئەو دەشڵێت ئەمە هیچ پەیوەندیەکی بە رووسیاوە نییە. بەڵام شارەزایانی ئەمنی پێیان وایە ئەم هەوڵانەی هاکردن کە لە ژێر چاودێری سەرۆکی رووسیەدایە ئەوە نیشان دەدات کە رووسیا هیچ کارێکی لە بواری زانستیدا نەکردووە بۆ دۆزینەوەی ڤاکسینی کۆرۆنا. Russian science is behind not just the US and UK and Europe. رووسیا لە ڕووی زانستیەوە نەوەک تەنیا لە دواوەی ئەمریکا و بەریتانیا و ئەوروپاوەیە، بەڵکو لە دواوەی چین و هیندستانیشەوەیە. ئەو لە جیاتی بەهادان بە زانکۆ و قوتابخانەکان بە مەبەستی گەشەی زانستی وڵاتەکەی زۆربەی سامانی وڵاتەکەی تەرخان کردووە بۆ پەرەدان بە دەسەڵاتی خۆی و بەرهەمهێنانی نەوت و گازی زۆرتر. برایان ویتمۆر بەڕێوبەری پرۆگرامەکانی رووسیا لە سەنتەری لێکۆڵینەوەی سیاسەتەکانی ئوروپا دەڵێت کە هەوڵی ئەم هاکەرانە نزیکن لە سیاسەتەکانی دەرەوەی مۆسکۆ. رووسیا هەموو شتێک دەکات لە ئابڕچوونەکانی دۆپینگکردنەوە بگرێت تاک و پێشلکاریەکانی سەروەری ئۆکرانیا و بەکارهێنانی چەکی کیمیاوی لە وڵاتی بەریتانیا. لە ڕاستیدا رووسیا کاری لەم شێوەی لێدەوەشێتەوە و ئێمە پێمان سیر نییە. بە گوێرەی ڕاگەندراوەکەی ئەم سەنتەرەی بریتانیا تاوەکو ئیستا هاکەران دەستیان بە زانیاریەکی بایەخدار نەگەیشتووە و نەیانتوانیوە دەست ببەنە لێکۆڵینەوەکان لەبارەی کۆڤید-19ەوە.